واستا سڵاو لێ بێ قومبەلە هەیە عليكم السلام بخير بها همانا نوعی زۆ چاک ئیماراتی هەمیشە بیستمانە قومبەلە بۆ کاری تێکدان و وێرانکردن بەکاردێت بەڵام ئەمە ئەو ماوادەیە کە پێی دەوترێت لە ناو خەڵکدا پێی دەوترە قومبەلە ئەمە کاری چارەسەرکردنە لە دوای شەپۆلە بارانە بێزەی تێپەڕی و بۆ ئامادەکاری بۆ شەپۆلی داهاتوو خەڵکیش زۆر پشت بەم زۆرە ماوادە و ماوادی تر دەبەستێت بۆ ڕێگریکردن لە دڵۆپە و گرتنی درزی خانوو من فرۆشیارێکی ئەم بەرهەمانم لەگەڵا گفتگۆی لەگەڵ دەکەم بزانم بازاڕیان تا چەند گەرمە بفەرموو بۆ ئێرە سڵاو لێ بێم کاتت باش پێم بڵێ بازاڕیان تا چەند گەرمە لە دوای ئەم شەپۆلە بارانەوە ئەمانە بە لای خۆشت بێ و تا چەند ئەمانە کاریگەرن دەتوانن ڕێگری بکەن لە دڵۆپا دەتوانن چارەسەرێکی باش بن یاخوا بەخێر بێن باسترمە چەند نەوعەکی هەیە تورکی هەیە یۆنانی هەیە ئیماراتی هەیە ئەویان یۆنانیەکەیە بە دەرەجەیەکە شتێکی زۆ چاکە زاڕەنجی ڕەساسی و سپیشی هەیە و هەروە دەتوانی بۆ منە کابرا حوزەکەی تەقیوە بۆ منە حوزی دروست کردی و حوزەکەی تەقیوە یەک پاچە کابرای لێ دیار بووە کە حوزەکە قریشی داوە ئەنجا بۆ باسترمەی یەک پارچە چای کردیتەوە خۆی ناوی باسترمێن ناو خەڵکی دەوترە قومبەلە و باسترمەش پێدەگوترێ ینی ئەوەندە کاریگەرە دەتوانێت تەنانەت حوزی ئاویش حوزی ئاویشی پێچا بکەیەوە چەند زۆر ماوادمان هەیە بۆ ڕێگرتن لە دڵۆپە لە درز وڵا ئێستا وەیان باسترمەی پێدەرەنیان قومبەلە ئەوەشیان لەزگەکە هەروەتر لە بۆ دەرزی بەکاردێ ئەوەشیان سپڕایە کە سپی و ڕەشی هەیە ئەویشە لە بۆ دەرزی بەکاری دێن ئێستا مەحالەجە چیشەیە ئەو قودوەیە کە ئەو مەحالەجەش نەوعی زۆر باشە ئێستا لە بازارێ براوی دەکەنەوە بە 10,000 بەڵام کوالێتەکەی بڕوا بکە بۆ چیەوەی باش نییە ئەمەشان نرخی بە 5,000 بەڵام کوالێتەکەی باشە ئەم زەمانەتی وەی دەکەم کە ئەو دەرزی پڕ بکاتەوە بەشەر دەتوان ماوەی چەند خۆیان بگرن خۆی عادەتەنەوەنە ماوەی ساڵەکە هەموو ساڵە دەبێت نوێ بکرێتەوە بەڵێ ماوە تێوەستا لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڕکلامی بۆ دەکرێت ئەمانە تا چەند ڕاستن بۆ ڕێگری لە درز و دڵۆپمانە زیادە ڕۆیان تێدا نیە هەندێکیان زیادە ڕۆی تێدا یەک لەوانە ئەو مەحالەجەیە ئەو مەحالەجە نەوعەچکە هەیە قودوەکەی زەردە لە هەما شکلی وەیە ئەوەندەیە بە 10,000 ڕکلامی لۆ دەکا بڕوا بکە بە چارێکی وەی باش نییە بەڵام ئەوە بە 5,000 سەدقا لەوی باشترە بەڵام ئەویان ڕەنجی ئاویە ئەویان ڕەنجی سپیە باشترین چارەسەر چییە بۆ ئەم حاڵەتانە بۆ درز و دڵۆپە وڵای اینجا ئەو بابەتانەمان هەیە باشترین حەلیش بەپی دەرزەکە دەگۆڕێت لۆمنە دەرسێ گچکەیە بۆی چارەسەر دەبی ئەگە دەرزەکە زۆربی یان دەرزەکە زۆر کرابیتەوە قومبەلە چارەسەریتی ئەمەش ڕازنی زاروە دەوترێت بۆ 4 ساڵ 5 ساڵ دەتوانانی ئەمە بەکار بێ یەک زارکە بەکارتێنە بەخۆی شێوازی وەستایەکەش دەگۆڕێ بۆ منە هیوا هەیە دەرزەکەی جوان دەکاتەوە ئەو جاکە دەرزەکەی جوان کردەوە یەک قومبەلەی بەتاوەتی پڕ دەکاتەوە بە یەدەی خۆشی بە یەدە سلیکۆنەکەی خۆی پڕی دەکاتەوە و مەزبوط دەبی بە پێی شێوازەکە خزمەتدام یاخوا بەخێر بێن بەڵێ وەک ئەوەی ئەم وەستایوتی ئەمە چەندین زۆری مەوادەکە بۆ گرتنی درز و ڕێگریکردن لە دڵۆپە بەکاردێ وەگە و باسی کرد لە ئێستادا بازاری ئەمانە گەرمە و خەڵکی زۆر ڕووی تێ دەکات هەم لەبەرەوەی لە شەپۆلەکەی ڕابردووی باران بینیوێتی کوێ لە ماڵەکەی ئایبعارەکانی دەرکەوتون و ئێستاش ئامادەکاری دەکات بۆ شەپۆلی داهاتووی باران باری.